سڵاوتان لێبێت دوو هەفتەی تەواوە بە دیاریکراوی چواردە ڕۆژە مانگرتن و خۆپیشاندان و ناڕزایەتی مامۆستایان و سەرجەم چین و توێژەکان بۆ تەوتینکردنی موچەکانیان و جێبەجێکردنی خواستەکانیان و پلە بەرزکردنەوەیان لە بەردەم ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان لە شاری سلێمانی بەردەوام و بەردەوامیش چین و توێژەکان بۆ پاڵپشتیکردن سەردانیان دەکەن. دەمەوێت بچمە لای هاوڵاتیان و فەرمانبەران و کاسبکاران و مامۆستایان بزانم کاریگەری دواکەوتن و نەدان و لێبڕینی موچە چیە لەسەر ژیانیان وای لێکردوون دوو هەفتەی تەواوە لە بناری چیای گۆژە لە مانگرتن و ناڕزایەتەکانیان بەردەوام بن. لەگەڵ هاوکارم دەچینە لایەن و بزانین سەرنجیەوان چی. بەعنی قبولکردنی کۆیلایەتی یەکێکە لە گوناحە گەورەکان. من وا فێر کراوم لە باو باپیرمەوە زڵف و زمانی ئەم سایلە وای لێ کردوم ئەو شتێکە هی خۆم بێ بەردەوام بیپارێزەوە دیفاعی لێ. من مۆزەفم لەگەڵ هاوتێتی موچەکەی کە وەرم گرتووە بەشی کرێخانەکانی نەکردووە 100,000 پێمەوەتی ئەوە دەست خەزانوتێتی بیبم بۆ من لە 2009 لە شقاب هەمیشە ئێوە زەریعانە یعنی وەکو کەناڵەکەتان هەمیشە لەگەڵام دەسەڵاتێکمان هەیە بەردەوام دەسەڵاتێکی خۆفرۆش و دەسەڵاتێک بۆ کاری لەسەرەوە کردووە کە چۆن تاکی کۆمەڵگەکە بچووک بکاتەوە لە پێناوی کۆمەڵە بەرژەوەندی خۆیان. هیوادارم بەخوا ناوچنەوە و واز لەو بێ باچیە بێن ئەگینا باجەکە پرسەر. من وەکو خانەنشینێک ڕۆژانەیەم بۆ پشتیوانی براکانم دێرە مامۆستایان و فەرمانبەران کە مایان گرتووە. جەنابەت وەکو هاوڵاتیەک پێم خۆشە سەرنجتان بزانم لەسەرەوەی بۆچی ئەمڕۆ بڕیارەدا و بەشداری بکەیت لەوە پاڵپشتی ئەم مانگرتوانە بکەیت وە کاریگەری نەرێنەکانی پێنەدانی موچە چییە و جەنابەت بڕیارەدا و بێتە سەر شەق. وڵای ئەمن دیارە هەر لە ڕۆژی ئەوەڵەوە کە ئەو چەند کەسە ئاوەمانیان لە خواردن کرد دەبەرنامەمدا هەبوو سەردانیان بکەم بەڵام ئەوەی ڕاستی بێ لەباری تەندروستیەوە و لاقانم زۆر وەزیان خراپە ناخۆشە عمرەکەشم کە لەنەوەدی هەڵکشاوە برادرانیش چەند جارێک وەجوان هەڵەنام ئەم بەرچ خۆم زانی چونکە من نەکرد ئێستا من وەک تاوێدی لە قسەکانمدا کردم ئەو مامۆستایانی ئێمە لە سەرەتای شۆڕشەوە ژیانیان فەوتاوە لە سەرەتای شۆڕشەوە لە دەورانی باسی دڕندەوە زوڵمیان لێ دەکرێت لە دەورانی شەڕی ناوخۆ زوڵمیان لێ دەکرێت هەتا وەک تاوێدی شارم کرد ئیوان هەبووە علادینی بەر منداڵەکانی خۆی بردووە فرۆشتووە بەڵام سەری بۆ باز شۆڕ نەکرد و حەبە سەوزەکەی نەخوارد. ئێستاش کە بۆتە ئەوەی کە ئەو حکوومەتی هەرێم کەمە هەمومان چیسەمان بۆ هەڵدرووە هەمومان شاهیمان پێێتی ئەمن 70 ساڵم هەرم بارزە تێدا کردووە ئەوانە بەداخەوە بوونە هۆیە کە قوتی وانیان بڕیوە ئەوە شتێکی زۆر نائینسانیە ئەتۆ کە باوەڕت بە ڕزگاری میلەتەکەت بێ بناغی ڕزگاری میلەتی تۆ ئەو منداڵانن کە دەخوێن و علم و زانیاریەوە دەستدێنن لاوانەی پێش خۆیان کە لە ڕێگای سیاسی و لە ڕێگای مەدەنیەوە نانزانی بێ مبارزە بکەن ئەو گەنجانە ئەو ڕێگانە بدۆزنەوە. کەوتنی موچە کاریگەری لەسەر تەواوی سێکتەرەکانەیە لە کاسبکار لە دوکاندار لە پیشەوەر لە فەرمانبەر لە مامۆستا خودی خۆیان. ئەسن دواکەوتنی موچە تەسیری داناوە لەسەر وەدینەهێنانی ئەو مافانەی کە ئێمە داوای دەکەین ئەوە بۆتە عیلەتێک کە بازار سز بووە کە خەڵک دڵی سار بۆتەوە کە بەداخێکی یەکجار زۆر گرانەوە ئەمن گوێم لێ دەبێت لەنێو ئەو خەڵکەی کە من لە هەموو کەس باشتر لە ساڵی شێوە ئەمن لێرم کە خەڵک هەڵکێش بۆ سەدامی بخوازێ کە سەدام ئەخلاق و ناموسی بە میلەتی کوردەوە نەهێش بوو ئەوە بۆ من لە هەموو جێگا شتێک سەرسوورهێنەرترا ئەوە داخێکی زۆر گەورەیە ئەمن هیوادارم ئەو بەرپرسانە بەخۆیان دابێنەوە هیوادارم ئەو خەڵکەمان گورتووی ئێمە ژەوانەی زوڵمیان لێکراوە پاک و پیسلێک جیاکەنەوە پیانوانە بێ لێرە لەو کوردستانیدا هەموو کەس خاینە نەخێر زۆر ئینسانی شەرافەتمەندی تێدایە بەڵام دەسەڵات توانای نییە دەبێت لەوەی زیاتر ئەویش وەگەوانەوە خۆکەوێ و ناڕەزایەتی دەرببڕێبەوەی بتوانن ئەوانە پێشیان پێبژیرێ. تا چەند موچە کاریگەری لەسەر تەواوی سێکتەرەکاندانا ئەو کاریگەری نەرێنیانە چین کە بەهۆی دواکەوتن و لێبڕۆنی و نەدانی موچە و دروست بووە. دەستان خۆش بێ و سوپاس بۆ ئامادەبوونتان بەڕاستی ئەمڕۆ مامۆستایان ئەمە چەندین ڕۆژ ئەم مانگرتنە بەردەوامە ڕاستە موچەکەی ئەمان موچەیەک نییە کە مامۆستایان دڵی پێ خۆش بکەن بۆ زانیاریتان ئەمڕۆ کە موچەی مامۆستایان دراوە چەندین مامۆستا هەر موچەکەی نەهاتووە ئێستا تەلەفۆنیان بۆ من کرد بۆی کەوا یەکێک لەو مامۆستایانی کە موچەکەی بڕاوە مامۆستایەکە کە میلاکە لەگەڵ ئەوەی کە چەندین ساڵە موچە 15 ساڵە موچە وەرەگرێ
ئێستا موچەکەی بڕاوە تەلەفۆنەکە ئەمانەڵێن پەیوەندی بە بەغاوەیە هیچ کاڵێ پەیوەندی بە پەروەردەوە هەیە ینی ئەمانە شتێکیان نییە بە شێوازێکی بەرنامەزدا ڕێژراو بگرە هەموو شتەکانیان وەکو چۆن بڵێ ئاشێکی نەزانە خی گەورە دەیگێڕێ. من لە ماوەی ڕابردوودا کە لەگەڵ هاوکارانم سەردانی ئێرەمان کردووە هەمیشە شتێکم بیرەکەوێتەوە کە ئیشوپێنم بە 2011 خۆپشاندانەکان ئەوەی کە حکومت لەو کاتەشە هەر گرێوی لەسەرەوە کرد دوو ڕۆژتر بێتاقەتە بنە ڕۆنەوە دوو ڕۆژتر خۆیان کۆتایی پێێنن یعنی هەستەکەم لەمەش ئەوە بەدیەکەم کە ئیشەڵا خۆیان بێتاقە دەبن و وازێنەوە خۆی ئەم دوو کۆمپانیایە ئەم دوو کۆمپانیایە کە دەسەڵاتداری ئەم هەرێمە دەکەن بەردەوام بالفعل ئەوە قەنەعەتیانە بۆی کەەوە ئەم خەڵکە کۆتاییان پێدێ هیلاکە بن وەکو چۆن کە سەر و کاتی خۆی دەگوی بۆ خۆتان هەڵپەڕن یعنی هەڵەپەڕن بۆ خۆتان هیلاک دەبن و کۆتایی پێدێنن بۆیە بەڕاستی ئەوان هەر بەو شێوازە سیرەکەن بەو شێوازە بیری لێ دەکەنەوە بەڵام دڵنیا بن ئەم شێوازەی ئەمانش کە بەو شێوازە بیری لێ دەکەنەوە هەتا سەر بۆیان ناڕۆ کۆتایی پێدێ. پێم خۆشە جەناب باسێک لەوە بکەی ئەو لێکەوتەی موچە چییە لەسەر خەڵک کە لە ماوەی 11 ساڵی ڕابردووە کە دووە کەوتووە لێ بڕاوە یاخۆت بە پاشەکەوت درراوە ئەو کاریگەرانێرانە چین لەسەر کێ زیاتر ئەو کاریگەریان دەرکەوت تەماشاکە پێشەوەی کە باسی موچە بکەین باسی ئەوە بکەین کە چی ئەمەی گەیانە ئەم دۆخە کە ێساکە خەڵک لە پێناوی موچەیە بکەوێتە تەهلوکەوە. ڕاستەکەی ئێمە کۆمەڵگەیەکمان هەیە بەداخەوە کۆمەڵگەیەکی زۆر ڕەزامەند بووین بە هەموو خراپێکاریەکانی ئەمان ئەگەر ئێمە ئەم دەسەڵاتەمان لە 30 قسوور ساڵی پێشووە لەسەر خراپەکاریەکانیان لە خراپە بچووکەکانیان ڕابگرتایە ئەم دەسەڵاتە وای لێ نەئەهات ئێستاکێ لە کێشەکانی ئێمە کێشەی موچە بێ بۆ کاکە کەرامەتی کۆمەڵگەی کوردی شتێکی کەمە کاکە بۆچی هێنانی هێزی داگیرکرد بۆ سەرخاکی کوردستان شتێکی کەمە ئێمە لە نیشیمانێکە ئەژین هەموو داگیرکەرێک بە ئاسانیە توانێت تراتێن بکات لە وڵاتەکەی ئێمەیە دەسەڵاتیش لی بێباکە ئێمە ئەم کێشانەمان هەیە دوای ئەوەکی ئەمە کێشەی بە موچەمان هەیە بەڵێ موچە کاریگەریەکی زۆری لەسەر خەڵک هەیە خەڵک داماو بووە بە دەست بێ موچەییەوە فەرمانبەرێک مەعاشەکەی ئەگەر 400,000 بێ بە 3 مانگ وەریەگریانی مانگی 100 شتێکی بۆ مێنێتەوە ئێمە فەرمانبەرە کرێچیە ئەم فەرمانبەرە نەخۆشیە ئەم فەرمانبەرە مناڵی هەیە دوای ئەوە کرێچیە ئەی چی کاریگەریەکی لەسەر کاسبی بازار هەیە ئەم شتانە هەمووی هەیە بەڵام لە هەموو شتێک گرنگتر کەرامەتی مرۆڤە کە لەم کۆمەڵگەی ئێمە بەهۆی دەسەڵاتێکی فاشلەوە کاکە کەرامەتی کۆمەڵگە مهدد بووە. جناب دەڵێ بابەت زۆرە پرس زۆرە ئێمە بینە سەر شەقام بۆی پێویست ناکە بە دوایە بگەڕێیت بەڵێ پرس زۆرە لە کۆتاییە ئێمە دەسەڵاتێکمان هەیە بەردەوام دەسەڵاتێکی خۆفرۆش و دەسەڵاتێک بۆ کاری لەسەرەوە کردووە کە چۆن تاکی کۆمەڵگەکە بچووک بکاتەوە لە پێناوی کۆمەڵە بەرژەوەندی خۆیە هەموو بەرژەوەندیەکانی خۆشی لە یەک قەوساکۆ کردوێتەوە کە داگیرکەرانی کوردستان بیهێڵنەوە وەکو بە کاربەڕێکەرێکی ئەوان لەم وڵاتەیە و میلەتەکە خازە بێ بۆیان لەگەڵ مانگرتوانە بوویتەوە زۆر پاڵپشتیان کردووە ئەم پاڵپشتیە بۆ وڵی من ئەرکێکی سەرشانی خۆم بەجێناوە من دوێت لە دوێنێکەوە وا هاتۆتە مێشکمە پامێکی بە تورکی بۆ بنووسم بۆ سەرۆکی کە ناسەرەکە بە کورد تورکی بۆ نووسم دوێنێ ئەبواە من لە پێنج ابتدایی مامۆساکەم فێریە کردم کە دایلۆک بڵم لەگە ڕەفیقەکەمە دوێنێ دایلۆکێکی ڕێخستایە هەر دایلۆکێکی ڕێخستایە قابلە بە 150 مامۆسا کە قەڵمێکیان پێچەکێکیان بێ هەولێر داگیرکەن بشێوی بنێنەوە ئەوە گریمان عەرەبی تیا بوو تورکمانی تیا بوو من ماڵی مێردەکەم خانەقینین بە عەرەبی قساکەن لە ماڵەوە چوار کەسیشیان مامۆسایە لێرە خزمەتەکەن لە دراسی عەرەبیەکان و معاشیان لەسەر هەرێمی کوردستانە ئومێد خۆشناناو کە بە خەڵکە لێ ڕەزا قورس ئایا لە بەرچاو 6 ملیۆن کەس ڕەزای سووک بوویا قورس بم پێی ناڵێم قورسە بێ خۆی جواب باتەوە حرمەتم هەیە بۆ کەسانی کە بەڕێزن یەک شتیتر ئەم نەبوونی موچێت تا چەند کاریگەری لەسەر ئەو کەسوکاریتەوە خودی جەناب داناوە لە ماوەی ڕابرداوە 11 ساڵەوە ئەڵێ موچێکی ئیسراحەتان وەرنەگرتووە سوێن بە ئەڵڵا ئەوەی کاریگەری هەیە بەس خۆمان بەقوتین من لەگەڵ ئازارەکان ڕەفیقم چونکە من بە بەشی خوای گەورە شکرم بەڵام ئێمە نابێ خوا تاوان بارکەین هەر شتێک کە بە سەرمانابێ خەتای خۆمانە
بەعنی قبولکردنی کۆیلایەتی یەکێکە لە گوناحە گەورەکان من وا فێر کراوم لە باو باپیرمەوە زروف و زمانی ئەم ستایلە وای لێ کردووم ئەو شتێکە هی خۆم بێ بەردەوام بیپارێزم و دیفاعی لێ بکەم ئەمە بە حەق و امتیازاتی خۆم ئەزانم کە بێم لێرە شەڕی موچەکە و قوتی مناڵەکانی خۆم بکەم کوڕەکەم محاسبە مەکە 12 ئێڵەدا هێگیان تۆ بۆ چێ ئیشەکرد بۆ چێ خزمەتە کردووە یعنی تێناگەم لێرە ئێمە لە زۆنگی سەد پەیامێک مەیە بۆ باڤڵ تاڵەبانی ئەمە قبول نەکە من لە بەشی ئابووری پۆلی 12 خوێندومە تۆ ئوستادەکەم فێری کردووم ئەڵێ ئەگەر ئەنجومەنی نوێنەران نەیتوانی قەرار بە لە پلاندانانە ئەوە ئەنجومەنی یاسا بەشی یاسامانی ئەوەش نەیتوانی محافظی شارێک دەتوانێت تەوتین و ئەکبەر قەرار بە بۆ قوتی هاوڵاتیانی خۆی کام کێشانە دروست نەبێ بەڵام وازانم بەمج لە کوردیەوەی نازانم من تا 3500 کتێبم بۆڵێن کردووە وەزیرێ لەم شاراوتومە حەزەکەم هەدیەکی کتێبم بۆ بڕی تااقەتی خوێندنەوە نوێژیان خاشتێکی کەم بۆ بێنە ئەی تۆ تااقەتی خوێندنەوە نەبێ تۆ خوێنەواری نییە تۆ میلەتەکەم نەخوێنەوار بێ باوەڕ بکەیت سەر نەخوێنەوارە سێوەنی ئەو سەرۆکەی من دەزانێت کە ناسەرۆکیشە لە ئێستا بە دواتر بە سەرۆکیشە دانانم خۆم عنی داوای لێبوردنەکەم لەخوا تاوانبار مەکەن ئێمە خۆمان تاوانبارین خوای گەورە عەفو ئەبێ ئێمە ئینسان بی پێشەوەی مسلمان بی ئێمە ئینسان بی ئینسانیت حقوق ئینسانیمان تیا بێ احنا مستحقين جەناب بدۆک و هاوسەرێکی مامۆستا پاکیزەکەی لە ماوەسامان گوتەکان پێم خۆشە باس لەوکەی کاریگەریەکانی دواکەوتنی موچە لە ماوەی ڕابردووە لەسەر ژیانی جەنابەت والله تأثیری کردووە چۆن تاثیر ناکە من دوو تەلەبەم هەیە لە مەعهەدی ئەهلیە خوێنن تۆ موچە وەرنەگری لە کاتی خۆیان ناتوانانی پارەکەی بۆ بێت ئەمە یەکەم تەندروستی خۆی اینجا کوڕێکشم هەیە تۆ زەنە خۆشی پێسی هەیە مانانە پێسی بە عیلاجە جا خۆ دەزانی یعنی موچەکە دواکەوێ ژیان دواکەوێت موچە یعنی ئاوادانی بۆ شار بۆ وڵات و بۆ هەموو شوێنێک مانێک دوا ناکەوێت دوومان دوا ناکەوێت تۆ هەموو ساڵێک لە هەموو عالەمە ساڵی 12 مانە لە هەرێمی کوردستان ساڵی 9 مانە 8 مانە تۆ سێ موچە و 50 موچە و خوراوە تەسیرە کاتەزە ژیانی هەموو ماڵێک لەماوەی ڕابردووە توانین بڵین لە 11 ساڵی ڕابردووە یان پاشەکەوت کراوە یان لی بڕاوە یان هەر نەدراوە ئەمەش ئۆتۆماتیکی کاریگەری لەسەر بازار و کاسبکار و پیشەوەریش دروستەکە ئەزانی چۆنە دایمەن ئێستا کە موچە وەرەگری هەر فەرمانبەرێک موچە وەرەگری خۆمی ناخاتە گرفانی هەڵیگرێت کرێ خانووهەیەات عیلاجی هەیە خواردنی هەیە نانی هەیە سەوزە و میوەی هەیە ئەمەجە چێتۆ گرفانی خەڵکی تر یعنی خەڵکی تر مستەفیدە بازاری بێجوڵێ پێویستی بە جلە پێویستی بە خواردنە بەس کە کابرا سێمان موچەیە وەرگێ بیا بەکێ بیا بە کرێخان و من مۆزەفم لەگەڵ هاوتێتی موچەکە کە وەرم گرتووە بەشی کرێخانەکانی نەکردووە 100,000 پێماوە تو یامە دەست خەزانوتێتی بیبم بۆ کوێ باشە جاران کابرا قەرزیەکەی کاکە سەریمانە سەریمان نازانی کەیە ئەبێ حسابی 70 ڕۆژکەی معقولە تۆ 70 ڕۆژ اینجا موچەیە وەرگریت لە هەموو عالەمە و لە عێراقا کەرکووک دراوسێتە هەموومانێ موچەی خۆی وەرەگرێت لە کاتی خۆیە موعیدی خۆیە تۆ موعیدە نییە سەعات و دەقە نییە ڕۆژە نییە مانە نییە جا 50 موچە یعنی کابرا موچە خۆر بە میلیۆنێکیش بێ 50 میلیۆنی لای حکومەتە ئەکەی حکومەتە نیازیە بیاتەوە بۆ فەقیر و هەژارە کاکە بەنیوەی ڕازین بەنیوەشی ڕازین کە حکومەتی هەرێم ئەڵێ نیمە بەس هەیەی بۆ شتەکانی ژیانی خۆیان و ڤیلا و قەسر و ئەم شتانە هەیەە ئەی هاوڵاتی فەقیر چی بڵێ هەتاکەی چاوڕێ بکە چەند ئەم مەسلەی دواکەوتنی موچە کاریگەری نەرێنی لەسەر خەڵک دروست لەسەر کاسبکار دروست لەسەر پیشەوە دروست لەسەر خودی فەرمانبەر دروست وڵات تەنها بۆ خودی فەرمانبەر نییە بەڵکو بۆ هەموو تاکێکی کۆمەلگایە ئەوانەی کە کاسبکاریشین تەسیرێکی زۆری کردوێتە سەریان بۆیە وا پێویستەکە نەک تەنها خودی مامۆستا موچە خۆر بێ بەڵکو ئەوانەی کە کاسبکاریشن پێویستەکە هەموو ڕۆژێک لە کاتێکی کەمی خۆیان بگرن بێن هەروکو پشتیوانیەک بۆ ماگرتو بە ڕێزەکان بێن هەر چاوپێکەوتنێکیان لەگەڵاکەن و وەکو پشگیری پشتیوانێک بۆیان دەوەری ئەمڕۆمان باس لە کاریگەریەکانی دواکەوتن و لێبڕین و نەدانی موچەیە تا چەند ئەم کاریگەریە وای کردووە کە خەڵک ئەو لە ماندوو بێ و نە بێهیوا بێ گەیتن پەنابا بۆ ئەوەی کە مەترسی لەسەر ژیانی خۆی دروستکە سپاس بۆ ئێوە بێگومان دواکەوتنی موچە ئەگەر یەک ڕۆژیش بێت چونکە تۆ
ئەو داهاتەی لە بەردەستە تاپان هەر کەسێک بەپێی داهاتەکەی خۆی پلانێکی بەڕێوەبردننی ڕۆژانەی ژیانی خۆی هەر دواکەوتنێک ئەگەر بۆ ماوەی چەند ڕۆژێکیش بێت کاریگەریەکانی جێیاڵێ بەڵام ئێمە بەداخەوە بۆ ماوەی 10 ڕۆژە بۆ ماوەی 10 ساڵە نەک 10 ساڵە ئێمە بە بەردەوامی موچە دواکەوێت ساڵ لە دوای ساڵ خراپتر ئەبێ و مانگ لە دوای مانگ دواکەوتنەکە درێژەیە کێشە یاریکردن بە قوت و ژیانی ئەم خەڵکە فعلان کاریگەریەکانی تا بێ خراپترە بێ و ئەم کاریگەریانە بۆ ماوەی چەندین ساڵ بەردەوامە بێت چونکە هەر یەک لە فەرمانبەران ئەو موچەیە کە لێی بڕاوە و کە لێی دزراوە و کە لێی پاشەکەوت کراوە و کە بە لە سا 21 و لە سا 18 و لە سا 12 ئەمانە لی کەم کراوەت و بێگومان کاریگەریەکانی بۆ چەندین ساڵ بەردەوامە بێ ئەگەر لە ئێستاوە کە من و تۆ قسەی تیاکەین موچە بە تەدریجی هەموو مانگێ لە کاتی خۆیان بێت کاریگەری ئەم دواکەوتنی موچە بۆ ماوەی چەندین ساڵ بەردەوامە بێ لەسەر تاک و لەسەر خێزان و لەسەر کوی پرۆسەی بازاڕ و پەروەردە و لایەنە کۆمەڵایەتەکان ئومێد دەکەین لەم خێمەیەوە کە ئێمە دەستمان پێکرد ئەمە بێتە هۆی گۆڕانکاریەک و خیتامەکەی خیتامێک بێ وەکەڵەن خیتام میسک. ئەم کاریگەریە نەرێنیە لەسەر ژیانی خەڵکە خۆتانزان هەم موچە نیە هەم موچە دواکرێ هەم لێ بڕێ لەماوەی 11 ساڵی ڕابردووە ئەمە چ کاریگەریەکی جێشتووە لەسەر داهاتی تاک لەسەر بژێوی خەڵک. خەڵکی هەموو هەرس پێهێناوە کاکە کێشەی خستۆتە نێوان خێزانەکانەوە. یعنی کاریگەریەکی هێندەی گەورەی هەیە تەنانەت کاریگەری لەسەر بازاڕیش هەیە بازاڕی بە شێوەیەک لە شێوەکان قوفڵ کردووە یعنی جوڵەتە زۆر سستە یعنی ئەم بارودۆخە ئەم زروفە تەسیری لەسەر تاک بە تاکی کۆمەڵگە کردووە ئەم دەسەڵاتەی هەرێمیش هەتا ئێستا بێ باکن هیوادارم بەخۆیان نابچنەوە و واز لەو بێ باکیە بێن ئەگینا باجەکەی قورسە بێ. بڵێ موچە ئەوە نییە تەنیا کاریگەریەکەی لەسەر با بڵێن فەرمانبەر و مامۆستا و ئەم چین و توێژە دروست بێ کە ئێستا لێرە یاخود کارکتەری سەرکیم بەڵکو لەسەر کاسبکار و دوکاندار و پیشەوەری دروستە بێ پێویستەکە ئەوانیش لەم هەڵوێستانە هاوکارتان بن. بەدڵنیایە وایە پێویستەکە یعنی بەداخەوە ئێڵێم سلێمانی ئەمە بۆ یەکەمین جارە ئابە و شێوە سستیە بیبینم لە کاسبکار و دوکاندارەکانی ناو بازار بەدەم داوای خەڵکەوە نێن بەدەم داوایەکی ڕەوای مامۆستایان و فەرمانبەرانەوە نێن بەدەم جوڵەیەکی دیموکراسیانەوە نێن لە ساڵەکانی پێشووترا لە هەفتاکان لە هەشتاکان بگرە هەر لە سیەکان بە دواوە سلەیمانی هەمیشە سەرمەشقی گۆڕانکاریەکان و شۆڕش بووە هەمیشە خەڵک یەکان گیر بووە ئێستاکە بە جۆرێک لە جۆرەکان خەڵکی کاسبکار و ناوبازار بڕێکی کەمیان نەبێ بەگشتی یعنی بێدەنگن ئامادە نەبووە تا ئێستا بۆ ڕۆژێک دوکانەکەی دابخا من لێرەوە داواکارم لە تەواوی کاسبکاران هەڵوێستێک بنوێنن هیچ نەبێ ڕۆژێ 24 کاتژمێر دوکانەکانیان داخن تا بزان وەزع و گوزەرانی خزم و کەسوکارەکانی خۆیان کە مامۆستا و فەرمانبەرن چۆنە ئایا ئەتوانن ڕۆژێک واز لە پیشەکەیان بهێنن تەنها ڕۆژێ دایخەن بۆ ئەوەی بەرامبەر بەم دەسەڵاتە ستەمکارە بڵێن نا بۆ یەکجار بڵێن نا. ئەم کاریگەریە موچە کە 11 ساڵە بەردەوامە لەسەر هەموو چین و توێژەکانە بەڵام بۆچی کەمتر کاسبکاران و دوکاندارانە بینێن لەم گربوونەوە و ناڕزایەتی وڵا ئەوە کەوی ڕاستی بێکەوتۆتە زۆر بەداخەوە کۆتۆ سەرڕای کاسبکاران هەچی کاسبکارێکە لە سلێمانیە لە شارەکانی تراکۆی بکەیتەوە ئەڵێ بۆی قەیرانی موچەوە هیچ بەزارمان نەماوە ئەوانەی بەتابەتی کە دوکانەکانیان کرێچین بەکرێتیان ئەڵێ بە سێما گوچفەمە لەسەر جیفانی خۆمەدێن بەڵام منیژ ئەڵێم زۆر بەداخەوە کە تا سەناتومێرە لەوە چێ وجود هەبێت وجودی کاسبکارێ بەڵام بە پێی پێویست نییە جاڵم زۆر بەداخەوە وەکو جناو باسە کرد کاریگەریەکە تەنیا لەسەر موچە خۆر و فەرمانبەر و مامۆسانی نەخێر کە هەر لە مناڵێکی شیرە خۆرەوە تا دە گەورەترین کۆمپانیا گەورەترین زۆرگە گەورەترین بازرگان هەمووی کاریگەری هەیە بەشی خۆی یعنی کاریگەریەکەین بەڵام زۆر بەداخەوە بۆ ئەم مانگرتوانە کە ئەلێرن بدەبوویە پێش مامۆسا و پێش موچە خۆردەویە کەسبکار بهاتە چونکە ئەگەر موچە خۆر موچەی نەبێت ئەو موچەیە و پارەیە دەوران ناکە کاریگەریە بۆ سەر هەمویان وەکو دەبینرێت کەمتر کاسبکاران و دوکاندارانی ناوشار وەکوڵێ ئێران ڕیزی خۆپیشاندەران پەیام وشەوەیە واللهی پەیامم ئەوەیە بەڕاستی ینی تۆ خۆجێلکردن لە واقعی ژیانی خۆت شتێکی باش نیە
يعني ئەو خۆجێلکردنە تۆ حەزەکە معاش هەبێ حەزەکە دوکانەکەی قەڵەباڵغ بێ حەزەکە سانیەک دوکانەکە دانەخرێ بەردەوام لەفەکە بفرۆشێ بەردەوام قماشەکە بفرۆشێ بەڵام بەچی ینی بۆ تۆ نای دیفاع لەو بازاڕی خۆت بکەیت ینی بەڕاستی ینی جێی سەرسوڕمانە ینی ئەم بەڕێزانە شەقام نەکرد لێرە ینی تۆ سێرکە لە پەروەردی ڕۆژاوە کراوە لە ڕێگەی دەباشان خۆپشاندان کراوە لە ڕێگەی دێگەڵە کراوە لە پارتی ئازادی کرا کاکە تۆ بۆ کوێ دی مامۆستا چەند ئەم دواکەوتنی موچە کاریگەری نەرێنی لەسەر ژیانی خۆ دروست کردو وەکو مامۆسای وەکو فەرمانبەرێک لەوەی کە ئەوە 11 ساڵ ئێوە موچەیەکی ئیسراحەتان وەرنەگرت بەڵێ کاکە چۆن ئێستا ئەو شوقەیە ئەو شوقانی کە چاور لێ یعنی هیچ کامێکیان ئەگەر بمێ بێخڕم ناکاتە هەش دەفتەر وانە بڕوات بێ يعني من معاش مليون نيويورك وهر كسي زربي أكابا زربيكا بوتي لبروي مثل 4 سال خدمة هي من باري يكشو قام زياتر فوتاوا وبو زانياري شد من لجان ما بلين هر قد قسيوا من كروا ناجي مو هي مردم وهيوان بلام هر بو زانياري تكريتشيش ساویستم ئەو پرسیارە لێگەم بڵێم خۆی شەڵا کرێچی نیت کەچی بەداخەوە کرێچیت وەکۆڵی حەزم لە پاڕانەوە نییە یعنی بەڵام واقعێکە مامۆستا الحەمدولله ینی من بە 44 ساڵ خدمە هەر شتێکم هەر ینی ئەتوانم بژیم وەنیە قسەکە ئەوەی جەناب بوو ئەمەی ئەنجامی خزمەتەکە و نییە نەگەوە هەر ینی پارەوە نی بێت لە خۆم ڕابێ لە خێزانەکەم بە هەمان شێوە معاش خۆرە کوڕەکەم بە هەمان شێوە و خزم و کەسوکار و دەوروبەرم بە هەمان شێوە یعنی ئەگەر خوشکەکەم ئەفۆن بێوێ یارمەتی من با لە ڕێگەی معاشکەوە ئەویش وەک منە براکەم وەک منە مامۆستا بابەتەکەی جەناب زۆر سەرنجی ڕاکێشام جەنابەت دەڵێ من ئەوە 44 ساڵ تەمەن درێژ بیاخوا خزمەتەوە هەیە و الحەمدولله وەکو خۆش ڕقەمی معاشەکە و الحەمدولله معاشێکی بەرزە جاخوا نەخواسە یەکێ معاشەکەی 500,000 و 600,000 بێت چی بکە بەڵام معاشکی من کاتێ بەرزەکە بمەیتێ کە نامەیتێ من ژۆک ئەو خەڵکەم سەکەم ئەوەیە کە وەریش 500 ئەوەی کە یاعتیبادی کردوتە سەر موچەکەی من مەبەستم دوکاندارەکەیە مەبەستم خەڵکەکانی ترە ئەوانە ئەبێتیان بەسەر بێ مامۆستا هەر لەسەر بابەتی یەکەی نیشتە جێبوونەکان یعنی حکومەت ئەگەر مەبەستی بێ خۆ ماشەڵڵا هەمووی خۆیەتی و هەمووی هەر وەکوڵە کلکوگوێی خۆیەتی لەگەڵ ڕێزمە هەندێک لەو کۆمپانیایانە کە پرۆژی گەورەیان نەداتی و پرۆژی گەورە لەسەر شارەکەن و هەندێکیشان نایاساین و ڕەگەزی پرۆژەکەیان بۆ گۆڕن قسەکەم ئەوەیە ئەوە گەر مەبەستی بێتوانێ بە یەکەیەکی نیشتە جێبوون قەرەبووی جەناب بکاتەوە پارانی کە خواردوێت گەرەوە مەبەستی بێ بەڵێ تۆ ئەم شوێنە کە یەی بە فڵان کەس و فڵان کەس هەر لێرە مەسەلەن تۆ 1 مەتر بە من ڕەنگە من یعنی بە 2 مەترم بەرە شقی پێکڕ بڕات پێ نیەتیشی نییە ئەم حکومەتە نیەتی لا شاویە و بەبەستم ئەوەیە بەبەست حکومەت نیەتی نییە نە قەرستان باتەوە نە پاشەکەوتان باتەوە نە ئەو قەرزەی کارەبا ئەو خەیانی ئەم حکومەتە خۆی بە حکومەتی هاونیشتیمانی و خەڵک نازانێ خۆی یعنی وەک داگیرکەر حساب ئەکا تێگەی ئەگینا تۆ لە سلێمانی و هەولێر و دیاربەکر و کاکە کرماشان و ئەمانە ئێمە داوای ئەوەکەی نێوە کوردستانی گەورە و سوێندی پێ ئەخۆین و حتا ئەم بە ڕێزانێکی ئێستا وا لە ئێماکەن بڕوا بکە لەو شاخە ئێمە سوێندوان پێ خوارد من پێش مەرگەش بووم بەزانێت یعنی من یعنی ئەوەندە بەلاتی بۆ ئەم دۆخە کرد نەوەڵا زۆر بەداخەوە زۆر بەداخەوە یعنی تۆ ئەگەر بزانی ئەوەیە بگرە دژای تشمانە کرد يعني هیچ معقول نییە تۆ دیکتاتۆرێک بە درێژایی تەمەنت دژایەتیت کردبێ ئێستا بیر لەوە بکەوە بڵێ زمانی سەدام باشتر بوو کە من هێشتا نەبووتوە بەڵام خەڵک ئەیڵێ بەداخەوە پێشمەرگە هەبووە ئێمە دامان نەبۆزانە و توێتی وڵا بەڕاستی ئێمە مخەڕی بووین بەڕاستی ئێمە تێک دەربووین مادەم ئێمە ئەمانەمان هێنا ئێرە من ئێستاش گلیم هەیە ئێستاش ئەم دەقەش گلیم لەم هەڵسوکەوتانی خۆم هەیە جەنابەت تەبعاً من پێشکی سوپاسی کەناڵەکەشتانەکەم چکە هەمیشە پێشنگ بوون من لە 2009 لە شقامم هەمیشە ئێوە زەریعانە یعنی وەکو کەناڵەکەتان ئەگەر خوا نەخواست لە حیزبەکەتان شتێکیشە من ئەوە نازان بەس کەناڵەکەتان هەمیشە لەگەڵمان بووە تێگەی سوپاسان دەکەم بەڵام ئێستاش من گلیم لەم خەڵکە هەیە عزیزی من یعنی من بۆ ئەچم بۆ دێگەڵە تۆ بۆ نایی من ئەچم بۆ دەباشان تۆ بۆ نایی ئەجا هەموو خۆپیشاندان و چاوپێکوتنێکی من دووبارەکەەوە یەک گوشەی ناشیرنیشم بە کەس نەوتووە حتا بە خودی ئەو یعنی ئەو کەس کەسیفەتی دیکتاتۆریان وەرگرتووە من هەر بێ ڕێزیم پێ نەکرد
ئەم تەسبیحەی منە بینی هەموو کۆمەلگا ڕەبتە بە یەکەوە ئەگەر مەعاشە بێ وەڵڵاهی کرێکار دوکانار حەماڵ فەقیر ئەوەی ئینسان بڵێ لە هەر بوارێکە هیچکان لە وڵاتە هەمووی ڕەبتی بە یەکەوەی هێسم نەگەر موچم پێ بێ لەوە چه خێریشی پێ بکەم بەس کەوەرم نەگەر لەوە چه خێریشم پێ بشێ بە تاکید یعنی ئینسان هەر دەرونیان مرتاحە بێ کە مەعاش هەبوو هەموو ئینسانی حەقی خۆیەتی سەرنجەکە ئەوەیە مامۆساکە جەناب دەڵێ دواکەوتنی موچە کاریگەری لەسەر هەموو چین و توێژەکاندا ناوە بەڵام قسەکە ئەوەیە ئەڵێن بەداخەوە دوکاندار و کاسبکارەکان کەمتر لەو خەڵ ئێستا بەشدارن بە داخستین دوکانەکانیان بە هاتنە ناو ڕیزی خۆپیشاندەرەکانەوە باشە کاریگەریەکەی خۆ لەسەر ئەوان شێ بوو ئەوان کەمتریان بۆ ناو ڕیزی خۆپیشاندان و ئەزای چۆنە یەک شتەیە کورد هەموو یەکدەنگ نییە بۆ هیچ شتێک یەکدەنگ نییە چونکە ئەوەشی کە دوکانارە تاکیدم کوڕێکی یان باوکی یان کە سوکاری یان خۆشی لەوە چێ موچە خۆر بێ بەڵام پشتی یەک ناگرن لە وڵاتی ئێمە ئەوەنە بندیوار دروست کراوە ئەوەنە بندیوار هەیە کە جورئەتی ئەوەی نەبێتە سەرجادە ئەوانەی کە بندیوارن بە تایبەتی ئەوەشی کەماوەتەوە چینە ڕاستەقینەکەیە کە بندیوار نییە حەقیقی خۆی هەیە و لای ئەم حکوومەتەیە من کە کارەکەم کە من مامۆسایەکەم ئەگەر بێت و موچەکەم نەدرێتێ گوناحە کاریشی بۆ بکەم مامۆسایەکەم کەم بەڵام هیچ کاتێک مامۆسایش نابێت ئەوەی کە بڵێم لەبەر خاتری خوا بچم لە مەکتەب دەوام بکەم دەرس بڵێمەوە ئەگەر ڕاستەکەی لەبەر خوایە با لە ماڵەوە چوار بناڵ فێری دەرسکە بەڵام لە قوتابخانە نابێ بە لەبەر خوا بە تاکید لەبەر خوای پەروەردگار ئەگەر بتەوێ ئەبێ لە ماڵەوە بیکەی ئەگەر کوێ بۆ قوتابخانەیان لە ترسا ڕوێ لە ترسی غیابا دەڕێ بەڵام هەمومان پشتیوانی یەک بین بەڕاستی هەموو چینەکان پشتیوانی یەک بین هەم لە بازار وەک جەناب دەفەرمی لە هەموو دایرەکان وەرە هەر خەڵکیش ئەوەشی کە دەوامی نییە هەمومان کەسی یەکین مامۆستا پەیامت چێ بۆ تەواوی چین و توێژە فەرمانبەرێک کە هاتووم لێرە پەژگیری لەم چین و توێژانە دەکەم من واقعاً خەڵکی کوردستان ئێمە ئێستاشینی بەعسمان پێوە دیارە کاتی خۆی ڕژێمی بەعسی فاشست چینەکانی دابشکردن بۆ نمونە یەکەتی ئەندازیاران و فەرمانبەران و کرێکاران و چین و توێژەکانی هەمووی تەقسیمکردن دکتۆران و ئەمانەی بە هەموو شێوە تەقسیمکردن بۆ ئەوەی ئەم چین و توێژانە لە حاڵەتێکدا کەویستیان مزارەیە شتێ بکەن کوتیان مامۆسایانن دکتۆرەکان نەچن کاسبکاران نەچن کرێکاران نەچن کرێکاران کردیان ئەوکانیکان نەچن ئەمە هەڵوێستێکی فاشستی ئەو ڕژێمە بوو ئەمانیش بە هەمان ئەم دوو ده سەڵاتی ئەم حکومڕانیەش وتیان ئێمە لە ئەم قازانز لە ئەمایەکەین هێنانن مرور سەیرەکەی ڕۆژێکمان دەگرێ بەڵانی یەک کرێکار و یەک فەرمانبەر ناچێتە لایەن ئێمە چەند ڕۆژەمانمان گرتووە با ڕۆژێکی وەک مرورەکان یەک مانگ داوامیان نەکرد با ڕۆژێک بەهاتنە بیان تا ئێمە ئەمڕۆ داوام نەکەین بهاتنانێت لەگەڵمان بوونە شۆرتە هەروە ئەنجارەکان ساغ تەکسی دەڵێ من هیچم دەست ناکەوێت نایە لەگەڵمانە بە جادەکە دەڕۆن گوێنمان پێ دەڵێن جادەکەتان لێگرتوین یعنی دوکاندارە دەڵێن ڕێگای کاسمی گوتووە بەڵان هاواریشی لێ ساوە دەڵە کاکە حکومت منی خوادووە زەریبەم لێ دەستێنێ کرێی دوکانم لێ دەستێنێ کاسپی منە هەموو چین و توێژەکان هاواریان لێستاوە بەڵان ئامادەنینی یەک ڕۆژ بێن لەگەڵ ئەم شعبە دووبارە گلەیەکی زۆریشم لە هەموو فەرمانبەران بە گشتی هەر هەمووی هەیە بە ئێستاکانی هەر کەسێک ملوێنێکی لەگەڵ براکەی لای بێت بەیانی ئامادەیە یەک شەخۆی لێ داکەنی بزانەی ناداتوانێ یا بەیانی بە من بڵێن چۆ لە ماڵ منداڵەکەت بەرە لەسەر ئەو بەفرێ ئەم شۆرەیە بە تا بەیانی نابێ هیچ بێ ئامادەم بۆ ملیۆن دینارەکە بچم بەڵام ئامادەنی موچەی مانجی 12 هەموو فەرمانبەرێت بگرە بەلایانی کە بۆیشی ملیۆنێکی لایە یەک ڕۆژ هەمووی بێتە سەر جادە و بخسێتە سەر شقام حکومت ئەو کاتەی پارەی ئەو مانجی 12 ژەدا و دێتە سەر خەتیش جا ئەم میلەتە وا فێرکراوە دووبارە گلەیەکی زۆر بۆ نمونە شتێشکە خەڵکی ئێرانێ چەند شارە کوردەکان کردیان بە مانگرتن بوو مزارە بوو کابرا ئیطلاعات بوو دوکانی بوو لە بازاڕە کابرا ئیطلاعات لە پێشەوە خەڵکی دوکانەکەی داخست یعنی حسابی بۆ دەوڵەتەکەی نەکرد
ئەوەندە خۆگرن و ئەوەندە یەکگرتوون چونکو ئەوان هینی بەحسیان بەسەرەوە دیار نەبوو ئێمە بەسەرمانەوە دیارە دووبارە گلەیەکی گەورەشم لە ئەم معارەزە هەیە واقعاً گلەیم لە هەر هەمویان هەیە ئێستا گلەیەکەم ئەوەیە دەبووایە دوێنێ ئێمە کە چوینە دێگەڵە دەبووایە لە سەیتەرەکەی ئەوان لێبوونا نانێشتا ئەوە لەگەڵ ئێمە بکرێ بیان وتایە ئەوە میلەتی ئێمە سەوتیان بێمەداوە ئێمە سەوتمان باواندا سەوتمان بێچەتی نەدابوو دووبارە گلەیم لە بنەماڵەی جەلال تاڵەبانی هەیە کە ئەمانە یەکێتیان دروست کرد یەکێتی بوو بەو پیاوە بۆتە خاوەنی مەلایەن میلیۆن دۆلار لەسەر شعبی سلێمانی بوو بەوە دەبووایە دوێنێ نانێشتا ئەمە بچینی هەولێر و دەوێ ئەو سوکاتێمە پێ بکرێ گلەیم هەموو ئەو سەرکردانە هەیە دەبووی پێش میلەتێکەون ئەگەر بەتەما بن بۆ نەکدانی عێراق ئەم جارەی یەکێکیان کورسی نیانێ با بزانن وەڵڵا لەگەڵ ئەم میلەتەی نەبن یەکێکیان کورسی نییە ئەو یەکێتیەکە ئەم دەنگدانە ڕۆی بەخوارم بێکم دوو کورسی بێنێ بۆ پەرلەمانی عێراق لە پەرلەمانی عێراق دیزاینیکە بەخوا دوانی ژەگەر بێنێ لەبەر ئەوەی نێتە گەڵ ئەم میلەتەی نێتە پاڵ ئەم میلەتەی موسەی مانگی 12 داوا نەکا و تەوتین نەکا لەگەڵ ئەم فەرمانبەرانە نەبێ لا لەم میلەتەی نەکاتەوانێ لە هەولێر کەسی لەگەڵ نییە خۆی بۆی دەرکەوت دەهۆ کەسی لەگەڵ نییە شعبی ئێرەی لەگەڵا والله کەسی لەگەڵ نامێنێ لایەنگری ئەنێتە لای ئەم فەرمانبەرانە و دڵی ئەم خەڵکەی ئاشکاتەوانێ ئەم خەڵکەش دەبێت با لەگەڵیان ناجێتەوە خۆی مەکاکەم من نەحکومەت بە توژمنی خۆمان نازانین نەشمان تا حکومەت بڕخێنین ئێمە نامانێت ببین بچینەوە ژێر دەستی عەرەب نامانێت ئەوە بەڵام دەمانەوە کاکەجان ئەمانە هەیبەتێکیان بێ ئەمانە هەیبەتیان نییە تۆ لێ شوێنێ بەخێر بن بۆ چادرگەی شکۆ من وەکو خانەنشینێک ڕۆژانەیەم بۆ پشتیوانی براکانم دێرە مامۆسایان و فەرمانبەران کە مانیان گرتووە لەسەر ئەوەی کە ئێمە لە 16 دوای 2014 ئەمانە دەستیان خستوتە بینەخاخای خۆمان و ماڵ و مناڵمان سەرەتای ڕاپەڕینەگە بەبیرمان بێ مامۆستا بەبێ موچە دەوامی کردووە فەرمانبەر بەبێ موچە دەوامی کردووە یعنی ئێمە دڵمان خۆش بوو کە دەوڵەتێک دروستکەین لە ناوچەکەیە لە هەموو پارچەکانی تری کوردستانەکانی تر چاو لە ئێمە بکەن بەڵام لەبەر ئەوەی ئەمڕۆ ئێمە بەشێکی میلەتەکەمان ئێستا ببینەوە تا بادینان ئەنفالەکرێ لەژێر هەیبەتی خودی پارتیا بەڕێزەکەم لە 16 دوای 2014 کە دەستیان خستوتە بینەخاخای ئەم خەڵکەوە بۆچی موچەمان نایەنێ ڕۆژانە 350,000 بەرمیل نەوتە دزن کە قوتی ئەو خەڵکەیە ڕۆژانە ئەم هەموو داهاتی ناو خۆیان هەیە کوا داهاتەکە ئەم هەموو پاریان لەکوێ بوو بێزەحمەت کە هاتنەوە من نێچیرم لەگەڵا بوو لەسەر چەم کە دەستێت جدی لەبەرا بوو ئەوەنەی شۆرد بوو تورخێکی پێوە نەما بوو بەڕاستی ئێستا بەس سعاتەکەی دەستی بای 5-6 دەفتەر دۆلارە کۆپتەرێک ئەکرێت بە 70 دەفتەر دۆلار بەڕاستی ئێمە گلەیمان هەیە لە هەموو حیزبەکانی تر بەتایبەتی ئەوانەی کە لەناو هەولێرن چی بکەن پێیان و چی بۆیان با بگات ئەتوانی ئەمانیش ئەندامەکانیان بێنە سەرجادە ئاز لە حیزبەکان وەرگن لەبەرەوە ئێستا من لە مۆبایلەکەمان پێمە 5,000 ناوی وەهمی کە هەمویان ئەندامی من بەرپرسم بەرامبەر قسەیە لە مەحکەمەش هەر 5,000ەکان سعات 9 بەیانی لە کاتی نێچیرا تەعین بوون سعات 1:15 خانەنشین کراون کە حکومەتی عێراقی داوای دۆسیی فەرمانبەرەکە لەسەر ئەم بندیوارانەیە کە نایکەن بەڕاستی ئێمە داوای حەق خۆمانەکەین و ئەبێ هەر تەوتینیش بکەین ئەبێ موچەکەمان بچێت سەر بەغاو دوای ئەوەی لە ساڵی 2011 خۆپیشاندانی بەرفراوان لە بەردەکی سەرای شاری سلێمانی لە شار و شارشەکانی دیکە کرا حیزبی باڵادەست لە سنوورەکە گرێوی لەسەرەوە کرد کە بە هیچ شێوەیە تر ڕێگە نادا بەردەکی سەرا کە بە سەرای ئازادی ناسرا ببێتە ناوەندی خۆپیشاندان و نەڕزایەتەکان بەڵام دوای زیاتر لە 10 ساڵ لەو ڕووداوە لە ئێستادا ئەتوانین بڵێن بەردەم ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان بۆ سەرایەکی ئازادی دیکە و سەرجەمچین و توێژەکان لێرە بۆ دەربڕی ناڕزایەتەکانیان کۆ دەبنەوە و جیاواز لەو کاتەش بەرپرسانی باڵا بەتایبەتی لە ستونی زۆرنی سەوت ناچار دەکەن سەردانیان بکەن هەرچەندە وەکو مانگرتووان و مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی دەڵێن هاتنەکەیان تەنیا تەشریفاتی و هیواخواستنە بۆ جێبەجێکردنی خواستەکانیان و هیچ داواکاریەکیان جێبەجێ نەکراوە بەڵام ئەمە بەهێزی شەقام نیشان دەدا کە دەسەڵاتدارانی ئەم زۆرە ناچار دەکا کە سەردانیان بکرد و گوێ لە داواکاریەکانیان بگرن لە هەمان کاتیشدا ناچاریان دەکەن لە دێگەڵا هێزی گەورە بجوڵێنن بۆ ڕێگریکردن لە ڕۆیشتنی و ناڕزایەتیانە چونکە دەزانن ناڕزایەتی ئێستا ناڕزایەتێکی ئاسایی و سانانیە تا بەرنامە و مایکێکی پەیامی دیکە بەو خولایەتان دەسپێرم کە سپاردەزایان نەکەت.